ڕۆشنبیر و تاراوگە یەکێک لە شاکارەکانی ئەدەبیاتی کلاسیکی کوردی چامە شیعرەکەی نالیە بۆ سالم وا وەڵامە بەنێوبانگەکەی سالمی شاعرە بۆ نالی دوورە وڵات پێچێ ئەوە ڕوونترین و دێرینترین تێکستی کوردی بێ کە لە منفایەکی دوورەوە بۆ نیشتیمان نووسراوە تێکستەکە لە ڕووی داڕشتن و وێنەسازیەوە شاکارێکی ئەدەبیە بەڵام هەرم تێکستە سەرەتای دامەزراندنی جۆرە کولتورێکی تایبەتە لە پەیوەندی نیشتیمان و منفایە پەیوەندیەکی نۆستالژی پەیوەندیەک لەسەر باسکردنی ئازاری دووری و پەژارەکانی نامۆیی و یادکردنەوەی جاران بەندە ئەم کولتورە نۆستالژیە لە مامەڵەکردنی منفا دواتر وەک کولتوری باوی لێت لە کۆتاییەکانی سەدەی بیستە کاتێک شێرکۆبێکەس چامە شیعرێ درێژ و بەناو بانگەکەی نووسی دەربەندی پەپولە هێشتا لەسەر هەمان ڕیتم و فۆرمی پەیوەندی بەڕابردووەوە نووسێت وەک نالی منفا سەرزەمینی ئازارە و نیشتیمان و لانکە و نیشتیمانیش لانکە و سەرزەمینی یادە جوانەکانە ئەم وێنە نێگەتیفە بۆ منفا تایبەت نییە بە ئەدەبی کوردی بەڵکو تایبەتمەندیەکی ئەدەبیاتی خۆرهەڵاتیە بەگشتی عەبدوڕەحمان مونیف ڕۆماننووسی گەورەی عەرەب لە ڕۆمانی خۆرهەڵاتی ناوەڕاستە ئەڵێت تاراوگە واتە بکوژرێیت بێ ئەوەی بمریت یان خانمەنووسەری میسری ڕەزوو عاشوور ئەڵێت تاراوگاوەیە لە دەرەوەی شوێن بیت لە دەرەوەی کات بیت و لە دەرەوەی خودی خۆشت بیت هەتا نووسەرێکی گەورەی وەکو ئەدوارد سەعید کە پتر لە هەر ڕۆشنبیرێکی دیکەی خۆرهەڵات بە قوڵی لەسەر پەیوەندی ڕۆشنبیران و تاراوگەی نووسیوە و زۆر لایەنی پۆزتیف لە تاراوگەیە ئابینێت لەگەڵەوەشە لە نووسینەکانیە بەردەوام ئەگەڕێتەوە بۆ ئەو تۆن و ئاوازە غەمجینە لە کتێبی ڕنگدانەوەکانی منفادا ئاڵێت تاراوگە ترازانێکی ئازاربەخشە لەو جێگایی تیا لەدایک بوویت و لەو مرۆڤانەی خۆشت دەوێن یاخود لە کتێبی لە دەرەوەی جێگاداڵێ پلێشی دوورتر و قوڵتر هەروات لەوەی پێشوو دەڵێت کاتێک نیشتیمان لەدەزەیت دەبینی تۆ تەنیا جێگایەکت لەدەست نەیاوە بەڵکو هەستی سەقامگیری و شوناسیشت تەواو دۆڕاندووە شتێکی سەیرە ئەگەر بڵێم لە فیکر و فەلسەفەی خۆراواییە بە هەمان شێوە ڕوانینێکی تراژیدی و تاریک بۆ تاراوگە هەیە زۆربەی پێناسە کۆنوونیەکانی منفا پێ لەسەر دیوە تراژیدەکەیدا ئەگرن وەک جۆرە دابڕانێکی زۆرە ملێ وەک توور دانە دەرەوە وەک فرێدان هەتا ژیل دۆلۆس لە یەکێک لە سیمینارەکانیە دەربارەی میشێل فۆکۆ حاڵی ئەوانەی کە تووشی نەخۆشی گەڕی و گولیە بوون و جیاکرانەوە و دەخرانە کەرەنتینەوە بە نمونەی پێرفێکتی منفا ئازانێت واڵێ گەڕ و داوەشاوەکان نمونەی پێرفێکتی وێناکردنی نەفیکردن بوون کۆلۆنیەکانیان وەزیفەی منفایان هەبوو فیلسوفی ئیتالی گیۆرگۆ ئەگامبن وێنەکە قوڵترە کاتەوە کاتێک پەنابەران و خەڵکانی بێوڵات بە هۆمۆساکە بە هۆمۆساکەری یۆنانی کۆنە شوبهێنێت ئەو مرۆڤانی هیچ مافێکیان نەبوو و کوشتنیشیان هیچ سزایەکی لەسەر نەبوو ئەم تێڕوانینە تاریکە بۆ منفا هۆکاری بەرچاو و زەمینەی خۆی هەیە ئەزموونی نووسەرانی خۆرهەڵات لەگەڵ منفا ئەزموونێکی پڕکێشە و گرفتی گەورەیە نووسەران و ڕۆشنبیرانی ئێمە کاتێک لە نیشتیمان دوورەکەونەوە هەمیشە کەونە نێوان دوو بەرداشی قورسەوە و دەبێت مامەڵە لەگەڵ دوو دۆخا بکەن
کە هەر یەکەیان زنجیرەیە گرفتی قوڵی دیکە لەگەڵ خۆیان هەڵەگرێت. یەکەمیان هەستکردنێکی قوڵە بە گوناه دەرحەق بەو کۆمەڵگایانی کە بەجێیان نەهێڵی. هەستێکی بەرپرسیارەتی کە بە کاریگەری کۆمەڵێک هۆکاری مێژوویی لە ناو ڕۆشنبیریاندا چێنراوە. بەبێ تێگەیشتن لەم هەستکردنە بە قەرزارباری و گوناه ئەستەمە بتوانین مێژووی 50 ساڵی ڕابردووی پەیوەندی نێوان ڕۆشنبیران و نیشتیمان بخوێنینەوە. زۆرێک لە نووسەران و ڕۆشنبیرانی کورد ئەم دۆخی قەرزاری و گوناهباریان بێدەنگ قبوڵ کردووانە بە جۆرێک لە بەڵگەنەویستی ناوەچی و دەرونی. ئەوە کاری لە ناوەڕۆکی ئیشە فکری و ئەکادیمیەکانیشیان کردووە و زۆر لە بەرهەمەکانیان وەک جۆرێک لە هەوڵی خۆپاکردنەوەی ڕەمزی دەردەکەوێت. دووەمیان مامەڵەکردنە لەگەڵ وڵاتانی منفعە، وەک جێگایە کە قبوڵمان ناکەن، جێگامان ناکەنەوە، بەردەوام بە شێوازی جیاواز فڕێمان دەدەنە دەرەوە و دەمان خەنە پەراوێزەوە. ئەمە ئەو کێشە گەورەیە کە لە سەرەتاوە تا کۆتایی لە تەراوگە ڕوبەڕوویە بینەوە. بەشێکی زۆرمان ئەو دۆخی پەراوێزیەمان قبوڵمان کردووە و غەریبەیەکی ئەبەدی لە جێگا پەراوێزیەکانی کولتوری خۆراوە بژین. هەستکردن بە گوناه لەسەر خاچێکی غەریب، داوای پەناو، پاراستن و ژیانەکەین هەستێکی کەمتر نییە لە هەستکردن بە گوناه بەرامبەر کۆمەڵگاکانی خۆمان. بە بڕوای من لە 30 ساڵی ڕابردووە ڕاسیزمی ئەوروپی توانیوێتی ئەو هەستی گوناهە لە زۆربەی پەنابەرانە بچێنێت کە لە جێگای ڕاستەقینەی خۆیان دانین و قەرزار و گوناهبارن. ئەم دوو هەستە زیانێکی کوشندەیان لە ڕۆڵی ڕۆشنبیران ناوە، چ لە ناو و چ لە دەرەوە. لە مێژووی کاری خۆما وەک نووسەر هەمیشە هەوڵم ماوە منفا لەم جۆرە ڕوانینە تراژیدی و تاریکە پاک بکەمەوە. لە سەرەتای سەدەی 21 و لە کتێبی خوێنەری کوشندا وتارێکم بە ناونیشانی گەر نەتەوێت غەریبێک بیت وەک نالی نووسی و ڕخنێکی توندم لەو جۆرە تێگەیشتنەی منفاگرت بۆ مانایی ئەم پەیوەندیە نۆستالیژیە بێ بگۆڕێت بۆ جۆرە پەیوەندیەکی نوێ و بەرهەمهێن. منفا تەنیا تاریکی و ئازار و دابڕان نییە، بەڵکۆشێت وەک دۆخێکی پۆزیتیف و بەرهەمهێن لی بڕوانین. لە ڕاستی هەر لە وتاران نییە، لە کتێبی ناشوێنە تەواو لەسەر ئەو ئەزمموی منفاق بوو بۆ ڕۆشنبیران قسم کردو و دواتریش لە ڕۆمانی کۆشی باڵندە غەمژینەکانە هەر هەمان تێمە پەیوەندی ئێمە بە جیهانەوە بەڵی سنتەری سەرەکی ڕۆمانەکەیە. بە بڕوای من ڕۆشنبیرانی تاراوگە بە حکمی ئەو جێگایی داگیریەکەن ئەتوانن جۆرە پرسپێکتیڤێکی تر چ بۆ کۆمەڵگا خۆر هەڵاتیەکان و چ بۆ خۆراوە بەرجەستە بکەن. ئەوەی ئەتوانین لە هەموو شوێنێک غەریب بین، جۆرە چاوێکی تایبەتی پێبەخشیوین، هەم کۆمەڵگاکانی خۆمان بە جۆرێکی تر ببینین و هەم منفاش. ئەو بینینەی ڕۆشنبیرانی تاراوگە سەبارەت بە کۆمەڵگەی خۆیان بەرهەمیەهێنن جۆرە تێڕاوانینێکە ئاسان لە ناوەوە بەرهەم نایەت. منفا جێگایەکە ئەتوانین لەوێەوە بەرچاوڕوونیەکی ئەخلاقی باشترمان بۆ دنیا هەبێت. ڕوونتر ببینین ئەبێت لە دژی چی خەبات بکەین و بەرگری لە چ بەهاو نرخێک بکەین. منفا دۆخێک نییە، یەک جار مانایەکی هەمیشەیی بینێ و لەسەر ئەو مانایە بخەوین. مانای ڕاستەقینەی منفا لە گۆڕانشی بەردەوامایە. مانای وشەکە قۆناغ دوای قۆناغ گۆڕانکاری گەورەی بەسەرایەت. ئەزمموی منفا ئێستا بە دوو ئاڕاستەی زۆر جیاجوڵێتەوە. دوو ئاڕاستە کە سەرەتا ناکۆک و دشبەیەک دەرەکەون، بەڵام ئەگەر لە قوڵایی ئاورد بینەوە ئەبینین یەکتری تەواوەکەن. بەسەرک هێدی منفا بە مانای دووری و لێکدابڕان لە نیشتیمان بوونی نامێنێت. ئێستا
ئاستێکی نوێ لە واقع دروست بووە کە هەر یەکێک لە ئێمە لە ڕۆژانە بەشێکی ژیانمانی تیا بەسەرە بین کە واقعی فرتوئێل و دنیای مەجازیە. ڕۆژانە ئێمە سات بە سات بەر هەموو هەواڵەکانی نیشتیمانەکەوین، هەمانە و هەستاناژین کە خەڵکانی ئەوێ تیاژین. ئەتوانین هەموو ئەو پەیوەندیانە ببەستین کە جاران سەخت و نەکردە دەرەکەوتن. ڕۆژانە هاوڕێ و کەسە نزیکەکانمانە دوێنین و بیر و بۆچوونیان لەگەڵ ئاگۆڕینەوە. بە کورتی سیرکردنی مەنفا وەک حاڵەتی دوورکەوتنەوە لە نیشتیمان و دۆخی بێئاگایی لە کێشەکان هیچ مانایەکی نەماوە. ئەو مەودایی کە کەسی نەفیکرا و جاران نەیتوانی لە وڵات و کۆمەڵگای خۆی وەری بگرێت بوونی نەماوە. بەڵام ئەم نزیکیە لەگەڵ نیشتیمانە، ئەم بەرکەوتنە ڕۆژانەیە لەگەڵ هەموو ڕووداوەکانی ئەوەیە هەرگیز بە مانای نزیکبوونەوەی تەواوەتی و نەمانی مەنفانیە. ئەو دیوارە عەقڵی و کولتوری و دەرونی لە تەراوگە لە ناخی ڕۆشنبیران و کەسانی ئاسایشدا بەرز دەبێتەوە دروستە بێ. ڕێگرە لەوەی نامەبوونە قوڵەکەمان لەگەڵ واقعی سیاسی و کولتوری ئەوەیە تێبپەڕێنی. دنیای دیجیتال ئەتوانێ ئەو مەودایی لە نێوان ئێمە و ڕووداوەکانی ئەوەیە کورت بکاتەوە. ڕۆژانە وا هەست بکەین وەک ئەوی لە نیشتیمانین، بەڵام ئەو کەلێنەی لە نێوان دنیابینی ئێمە و دنیابینیە زاڵەکانی ئەوێدا دروست بووە، ئەو نامەبوونە ڕۆحی و کولتوریە هەروەک خۆیەمێنێتەوە. واتە ئەو شێوازە لە نزیکی بە مانای نەمانی مەنفا و نامەبوون نایەت. من هەرگیز ئەو نامەبوونە ڕۆحی و کولتوریە بە خاڵێکی نەگەتیف و ئازاربەخش و تاریک نابینم. بە پێچەوانەوە تەبایی لەگەڵ ئەو واقعەیە، واتە تەبایی لەگەڵ سیستەمی سەرکوت و کولتوری سەرکوتکردنا کە لەوێکانە زاڵە، مەنفا هێزیشی بەرهەم هێنە بەراورد بەو واقعە. و تەنیا کاتێکیش دەتوانین بڵێین بەڕاستی لە تاراوگاژین کە بوو بێتین بە هەڵگری جیهانبینیەکی دیکە. ئەوانەی بە هەمان عەقڵیەتی دێرین و هەستی دێرینەوە لە مەنفاژین تەنیا جێگایان گۆڕیوە، نەوەک جیهانی خۆیان بگۆڕن. ئەم نامەبوون و ترازانە مەرجی سەرەکی لەدایکبوونی مرۆڤێکە بتوانێت بە جۆرێکی تر بیر لە ئازادی و مافەکانی خۆی بکاتەوە. لێرە ئەتوانم قسە یەکێک لە نووسەرە دڵخوازەکانم لە ئەمریکای لاتین وەربگرم، نووسەری پاراگوایی ئۆگۆستۆ ڕاباستۆس، کاڵێ مەنفا یەکێک بوو لە بنەما پێکهێنەکانی ئازادی لە ئەمریکای لاتین. بە بڕوای من ئێمە لە مەنفا جۆرە شێوەیەک و فۆرمێکی ئازادیەژین کە کۆمەکمانەکات دژ بە هەموو دیکتاتۆر و هێزە کۆنزەرڤاتیڤەکانی ناوەوە بەکاری بهێن، یاخود لەو جێگانی بۆ پەنابەریە گەڕێن وەک مرۆڤ مامەڵەیان لەگەڵا ناکرێت. بەڵام لەم دیوە مرۆڤ دۆستانەیە بترازین سیرکردنی کۆچ یان تاراوگەوە قەیران لە قوڵاییە ڕیشەیەکی ڕاستڕەوانە و کۆنزەرڤاتیڤانەی قوڵی هەیە. وەک هونەرمەندی گەورەی چینی ئای وایڵێت، کۆچ قەیران نییە، کۆچ مرۆڤایەتیە لە دۆخی جوڵەیە. بە کورتی مێژووی مرۆڤایەتی لە مێژووی کۆچ جیا نابێتەوە و مێژووی خەباتی مرۆڤ بۆ ئازادیش لە مەنفا و تاراوگەبوون جیا نابێتەوە. بەگشتی ئەگەر مەنفا دەرکردنیش بێ لە وڵات و زێدی خۆت، وەک خانمە نووسەری ئاڵمانی ئانا زیگەرزەڵێ، بەڵام دەرکردن نییە لە مێژوو. ڕەنگە لە مەنفا نەتوانین ڕاستەوخۆ کار لە واقعی سیاسی بکەین، بەڵام بێگومان نەتوانین کار لە مێژوو بکەین. دەرکردن لە وڵات ئاسانترە تا دەرکردن لە مێژوو. هیچ کەس ناتوانێت لە مێژوو بمان کاتە دەرێ ئەگەر خۆمان لە ڕێگای بێدەنجیەوە ئەو کارە نەکەین. شتێک لێرەدا ئەم بەشداریە کورتەمی پێتەواو بکەم ئەوەیە ڕۆشنبیرانی ئێمە لە مەنفا وەزیفەیەکی دوودیویان هەیە. دوو جۆر ڕێگای بەشداریمان لە مێژووە لە پێشدەمایە، بە دیوێک کابێت لەسەر
پرسیارە گەورەکانی کۆمەڵگەی خۆمان کار بکەین ئەو پرسیارانەش تەنها پرسیاری سیاسی ڕوت نین و کێشەکانی کۆمەڵگەی ئێمەش تەنیا کێشەی سیاسی ڕوت نین بەڵکو پرسیاری کولتوری و معریفیشن بەڵام بە دیۆکەی دیدا مافی قسەکردنیشمان لەسەر کێشە گەورەکانی دنیا هەیە لەسەر هەمان ئاست کە ڕۆشنبیرانی دیکەی دنیا قسەی لەسەرەکەن ئەمڕۆ لە تەواوی دنیاە زۆرێک لە ڕاسیزمی کولتوری بەهێز باڵا دەستە کە دەنجی نووسەران و ڕۆشنبیرانی دەرەوەی خۆراوە کپوو بێدەنگەکە خەبات دش بۆ جۆرە ڕاسیزمە ئەرچێکی گەورەی ڕۆشنبیرانی منفایە چونکە ئەمڕۆ ئەوە تەنیا کێشە لۆکاڵەکان نین کە کاریگەریان لە چارەسەر چارەنووسی کۆمەڵگاکانی ئێمە هەیە بەڵکو هێزی گرفت و کێشە گلۆباڵەکان لە زەبری کێشە لۆکاڵەکان کەمتر نین بە کوردی ڕۆشنبیرانی خۆرهەڵاتی لە دووبەرەی گەورەی ململانیان بەرێکیان دشت بە بێدەنگی لە وڵاتەکانی خۆمان بەرەکەی دشتریش دشت بە بێدەنگکردن و پراوێزخستن لەسەر ئاستی خۆراوە ڕۆشنبیران وەک وەرزشکاران نین هەموو لە یەک مەیدانە یاری بکەن ڕۆشنبیران هەریەکەیان کایی خۆی و بواری خۆی و کێشەی خۆی و پرسیاری خۆی هەیە بەڵام کایی ڕۆشنبیری لە کۆی ئەو کارە جیاوازانە دروستە بێت و بیناکرێ کە ڕۆشنبیرانی جیاواز ئەنجامیەدە بەڵام هەرم جیاوازی و سەر بەخۆییەوە ئاکات زیاتر کۆ ببینەوە و یەکدی بخوێنینەوە و ئاگاداری یەک بین و لە دیالۆجی بەردەواما بین لەگەڵ یەکە ڕۆشنبیری لەسەر دوو پایی گەوراوەستێ یەکەم پایی ئەو کارانەی کە هەر یەکەمان بە تەنیا لە بوار و کایی خۆیە بەرهەمیەهێنێت دووهەمیش ئەو دیالۆگە گشتی کەوا ئاکات کاریگەری و گەیشتن و تێگەیشتن لەو کارانە ئاسانتر بێت هەر ڕۆشنبیریەک نەتوانێت ئەو دیالۆگە ناوەچیە لە نێوان تێکستەکان و بۆ چوونەکانە فەراهەم بکات ئەستەمە بتوانێت فەزایەک دروست بکە لە نێویە فکر و معریفەت وەک هێزێکی کاریگەر دەربکەون گەورەترین کارەساتی نێودونیای ڕۆشنبیری لە خۆرهەڵاتە نەبوونی ئەو دیالۆگەیە کە نووسین و تێکستەکان بخاتە نێو گفتوگۆ ڕۆشنبیری کوردی و ڕۆشنبیری خۆرهەڵاتی بەگشتی ڕۆشنبیری تێکست کوژن چونکە تێکست هەمیشە لە دیالۆجێکی زانستی بەردەوامە ئاتوانێت هەم کاریگەری ڕاستەقینەی خۆی ئاشکرا بکات و هەم قوڵاییە ڕاستەقینەکەشی دەربکەوێت هیوادارم ئەم کۆنفرانسە و ئەم جۆرە بۆنانە زەمینەی دیالۆجیشی هێمن و زانستی و بەردەوام بۆ نووسەر و ئەکادیمیستە چالاکەکانی ئێمە فەراهەم بکەن تا بتوانین ڕوونتر لە جێگەی خۆمان لە دنیادا تێبگەین ڕاستی ئێمە لە منفاین بەڵام هێشتا بە قوڕی لە ناو مێژوین و وەزیفەمانە لە ڕوانگەی خۆمانەوە گزارش لە ڕۆحی ئەم سەردەمە بکەین ئومێدی سەرکەوتن بۆ هەمووانە خوازم و هیوادارم کاتێکی بە سوودتان هەبێ سوپاس بۆی دەرفەتتان نام ئەم چەند بۆ چوونە بەشدار بووم لەگەڵتان بە هیوای سەرکەوتن بۆ کۆنفرانسەکە و بەشدار بووان لە پانێڵ و گفتوگەکاندا